سڵاوتان لێبێت. کاتێک فەرمانێک بەسەر خەڵکدا دەدرێت و بە دڵی نابێت و پێی وایە بەخشار ئەو کاری پێدەکرێت، لە بەرامبەر ئەمەدا دەستەواشەیەک بەکاردەهێنرێت کە زۆرینەتان بیستوتانە، بەڵام ڕەنگە نەزانن لە چیەوە هاتووە. دەستەواژەیە کە بۆ هەموو کاربەدەستێکی چەوسێنەرەوە نامۆ، بێلۆژیک و خۆسەپێنیش بەکاردەهێنرێت. حکمی قەرەقوش. ئەو دەستەواژەی نەک تەنیا لە ناو کووردا بەڵکو لە زۆرێک لە وڵاتانی عەرەبیشدا بەکاردەهێنرێت و ڕیشەیەکی مێژووی هەیە. کەواتە بابزانین قەرەقوش کێیە و حکمی قەرەقوش لە چیەوە هاتووە. ئایا فەرمانڕەوایەکی ئەوەندە ستەمکار بووە تاوەکو بەو جۆرە ببێتە نمونەی ستەمکاری و دیکتاتۆری؟ ئەمە دۆسیەی ئەم جارەمانە و لەگەڵمان بن بزانن قەرەقوش کێیە و حکومەکەی چۆن بووە و بۆچی بە حاکمی چەوسێنەر و دیکتاتۆر و نەزان دەوترێت حکمی قەرەقوش. بەپێی سەرچاوە مێژوویەکان ئەبوو سەعید قەرەقوش کاربەدەستێکی گەورەی سەربازی دەوڵەتی ئەیوبیەکان بووە لە سەردەمی فەرمانڕەوایی سەلاحەددینی ئەیوبیدا. بەگشتی مێژوونووسانی سەردەمی ئەو کۆکن لەسەر ئەوەی لە سەردەمی خۆیدا بە لێوەشاوەیی و کاری جددی ناسراوە، بەڵام بەو پێی قەرەقوش نوێنەرایەتی دەسەڵاتی سەربازی کردووە. هەمیشە لەگەڵ ئەسعەد بن مەماتی یەکێک لە ئەدیب و مێژوونووسەکانی ئەو سەردەما ناکۆکی گەورەیان هەبووە. هەر ئەو ناکۆکێش وای لەو نووسەرە کردووە کە کتێبێکی تەنز ئامێز بە ناوی ئەلفاشوش فی حکم قەرەقوش لەبارەی قەرەقوشەوە بنووسێت و تیایدا کۆمەڵێک چیرۆک و بەسەرهاتی کۆمیدی و هەندێک جاریش باوەڕپێنەکراو بنووسێت کە زۆرێک لە مێژوونووسان پێیان وایە چیرۆک و بەسەرهاتەکانی ناو ئەو کتێبە هۆکارێکی سەرەکی بوون بۆ ئەوەی ناوی قەرەقوش وەک دەسەڵاتدارێکی دیکتاتۆر بچێتە مێژووەوە. نەوە لە دوایینەوە چیرۆکەکان دەگێڕدرانەوە تا کار گەیشتە ئەوەی ئەمڕۆ قەرەقوش بە کەسێکی خراپ و فەرمانڕەوایەکی ستەمکار و شێت بناسرێت. بە جۆرێک بیرمەندەکانیش سەر لەوە دەرنەکەن کەسێک هەبوو بێت بڕیاری لەو شێوەیە دەربکات. لە بەرامبەردا بەشێکی دیکە لە مێژوونووسانی ئەو سەردەمە پێیان وایە قەرەقوش کەسێکی دڵپاک و گورجوگۆڵ بووە، لە حکومڕانیشدا خاوەنی چەندین دەستکەوت بووە. تەنانەت باز لەوەش دەکرێت بۆ ماوەیەک لە بری سەلاحەددینی ئەیوبی کاروباری وڵاتی بەڕێوە بردووە و بووە تا وەزیر و پۆستی باڵای دیکەشی وەرگرتووە کە ئەوە لەلایەن مێژوونووسانەوە وەک نیشانەیەکی دیاری سەرکەوتن و لێوەشاوەیی تەماشا دەکرێت. تەنانەت دوو مێژوونووس بە ناوەکانی ئیبن ئیاس و ئیبن خەلەکان لە کتێبەکانیاندا قەرەقوشیان بە دەوڵەتمەدار و خۆشەویستی خەڵک ناو بردووە و باسییان لەوەش کردووە کە کەسێکی دڵ و دەروون پاک بووە. کەواتە ئەگەر بەشێک لە مێژوو ستەمی لە قەرەقوش کردبێت بەوەی وەک کەسێکی دیکتاتۆر ناوی بردبێت، ئەوە لە سەردەمی نوێ و پێشکەوتنە گەورەکانی جیهاندا هیچ بۆشاییەک بۆ شێواندنی ڕاستیە جوانەکان یاخود جوانکردنی سیمای دیکتاتۆرەکان نەماوەتەوە و ئیدی زەحمەتە ڕووداوەکان ئاوەژوو بکرێنەوە. بەشێک لە خەڵکی پێیان وایە ئەوەی لە پێشوودا دراوەتە پاڵ قەرەقوش تەنانەت ئەگەر ڕاستیش بێت هێشتا هەر بەراورد ناکرێت بەو کار و ڕەفتارانەی دیکتاتۆرەکانی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرامبەر بە هاوڵاتیانی خۆیان و وڵاتانی دیکەش دەیکەن، هەر لە بڕیاری تاکلایەنە و بە زۆر سەپێنراوەوە بەسەر خەڵکیدا هەتا دەگاتە گەمژەی سیاسی و بازرگانیکردن بە ژیان و پیرۆزیەکانی وڵاتەکانیان. ئێستا تۆ بڕیار بدە دەسەڵاتدارانی هەرێم لە چیدا لە قەرەقوش دەچن و بۆچی دەوترێت فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستان حکمی قەرەقوشیە؟